دووبارە گەڕانەوە لاتان بۆ تەواوکردنی بابەتی بەشی هەفتەمی کتابەکەتان کە بریتی بوو لە بەیەکداچوون و لادان لە دەرسی ڕابردوو بەندی یەکەمی بەشەکە کە بریتی بوو لە بەیەکداچوون و هەروەها شتێک لەسەر لادانی ڕووناچیمان باس کرد. هەر لە کەرتی دووەم ئەومان ڕوون کردەوە کەوا لادانی ڕووناچی لە ئەگەر بین لادانی ڕووناچی مقارنە بکەین لەگەڵ هەر یەکە لە لادانی شەپۆڵەکانی دەنگ یا لەگەڵ شەپۆڵەکانی ئاو ئەوە بێگومان لادانی ڕووناچی کەمترە. هۆکارەکەشی گوتمان لە بۆ ئەوە دەگەڕاوە لەبەرەوەی درێژی شەپۆڵی ڕووناچی لە هەر یەکە لە درێژی شەپۆڵی دەنگ و هەروەها لە درێژی شەپۆڵی ئاو کەمترە و دەتوانین ئەوەش بە پێچەوانە وەربگرین هەروەکو لە یەک لە پرسیارەکانی هەڵسەنگاندنی بەشی هەفتەم هەیە باز لەوە دەکات لەبەر چی دەتوانرێت ئاسانتر هەست بە لادانی دەنگ بکرێت لە لادانی ڕووناچی. توان هۆکارەکەشی لە ئەوە دەگەڕێتەوە کە درێژی شەپۆڵی دەنگ لە درێژی شەپۆڵی ڕووناچی زیاترە و بە پێچەوانەوەش درێژی شەپۆڵی ڕووناچی لە درێژی شەپۆڵی دەنگ کەمترە. لە دەرسی ڕابردوو وەکو ببینانەوە جارێکی تر باسی درزەکی لادانمان کرد. درزەکی لادان وەکو پێناسەیەکمان لە بۆ دروست کرد کە بریتی بوو لە شوشەیەکی ئاسایی کە بە چەندە شوختی یاخود درزی تێدا کراوە یان تاڵی لەسەر نەخشێنراوە بەهۆی نوکێکی ئەڵماسی تیژەوە لە ڕووبەرێکی کەم هێڵێکی زۆر یان شوختێکی زۆری لێ کراوە. درزەکی لادان لە بۆ چەند مەبەستێک بەکاردەهاتن. یەک لەو مەبەستانە بریتی بوو لە بۆ سەلماندنی یەک لە مەبەستەکانی بەکارهێنانی بریتێ لە سەلماندنی دیاردەی لادانی ڕووناچی. دووەمیان بەکاردەهێنرێت بۆ پێوانەی درێژی شەپۆڵی ئەو ڕووناچی کە بۆ درزە لادانەکە بەکاردێت و هەروەها لە چەند ئامێرێک و دەستگایەک بەکاردێنرێت. یەک لەو دەستگایانە کە پێی دەگوترێت دەستگای شەبەنگبین دوای ئەوەی کەوا شەپۆڵێکی ڕووناچی سپی دەخرێتە سەر درزەکە لادانەکە بەهۆی درزەکە لادانەکە ڕووناچی سپیەکە شیتەڵ دەکرێت بۆ پێکنەرەکانی کە بریتینە لە ڕەنگەکانی سوور تاوەکو دەگاتە بنەوشەیی و هەروەها لە چەند دەستگایش تریش بەکاردێت ئەوەی کەوا لە کتابەکەمان ئیشارەتی پێکراوە. باش هەر لەسەر درزەکی لادان لە دەرسی ڕابردوو ئەومان باس کرد بپان درزەکی لادان ئەگەرەوە درزەکێکی لادان بین کە بریتیە لە پارچە شوشەیەک کۆمەڵە درزێکی تەنیشتی یەکتر لەسەر درزەکە لادانەکان چێشراون. ئەو کۆمەڵە درزانە هەمویان دووری یەکسان لە نێوانیاندا هەیە. یەک لە بەکارهێنانەکانی درزەکی لادان گوتمان بەکاردێت بۆ مەبەستی چێت بۆ مەبەستی سەلماندنی دیاردەی لادانی ڕووناچی. ئەو یەک لە سوودەکانی یاخود یەک لە مەبەستەکانی بەکارهێنانی بەکارهێنانی درزەکی لادان. گوتمان لە دەرسی ڕابردوو باسی ئەومان کرد گوتمان دووری نێوان هەموو دوو درزی تەنیشت یەکتر لە درزەکی لادان هێمای دی لە بۆ دادەنرا بە دیش دەگوترا چی؟ بە دیش دەگوترا نەگۆڕی درزەک. نەگۆڕی درزەک ئەگەر وەکو ببینانەوە کە لە دەرسی ڕابردووش ئاماژەم پێکرد نەگۆڕی درزەک بریتیە لە هەڵگەڕاوەی ژمارەی درزەکەکان یاخود ژمارەی هێڵەکان یاخود ژمارەی تاڵەکان. ئەوە یەک. دووبارە ئەگەر ئەو یاسایە بەکاربینین کە لە دەرسی ڕابردوو بەکارمان هێنا لە بۆ بەیەکداچوونی شەپۆڵە ڕووناچیەکان کە بریتی بوو لە دی ساینی تێتا یەکسان بە ئێم لەمدا. ئەوە لە دەرسەکانی ڕابردوو ئاماژەمان بۆ هاوچشەیە کرد کە باسی ئەومان کرد دەمان گوت دی بریتیە لە دووری نێوان دوو درزەک بەڵام لێرە ئەو دیە بریتیە لە چێ؟ ئەو دیە بریتیە لە نەگۆڕی درزەک هەروەکەوەی کە تازە ئاماژەم پێکرد ئەو پێی دەگوترێت نەگۆڕی درزەک. ئەو یەک. سێتا بریتی بوو دووبارە لە گۆشە لادان لە بینی چێ و چێ؟ گۆشە لادان لە نێوان برژۆڵەی ناوەند لەگەڵ ئەو برژۆڵەی کەوا داواکراوە ئێم دووبارە پێی دەگوترێت پلەی برژۆڵە و هەروەها لەمداش بریتیە لە درێژی ئەو شەپۆڵی درێژی ئەو شەپۆڵی کەوا لە تاقیکردنەوەکە بەکاردەهێنرێت. زۆر چاکە. ئێستا جارێکی تر
دێنەوە سەر ئەگەر هاتوو لە دەست ڕابردوش جیاوازێک یاخود مقارنەیەکمان کرد لە نێوان دوو درزەکی لادان، یەکیان ژمارەی درزەکەکانی زۆر بوو، ئەوەی تریان ژمارەی درزەکەکانی کەم بوو. باسی ئەومان کرد کاتێک ژمارەی درزەکەکان لە درزەکێکی لادان زیاد دەبێت ئەوە نەگۆڕی درزە کەم دەبێت، کاتێک نەگۆڕی درزە کەم دەبێت ئەوە دووری لە نێوان درزەکە تەریشتێکەکان زۆر کەم دەبێتەوە کە دەبوو هۆکاری ئەوەی کە گۆشە لادانەکە زیاتر بێت. باش، ئەوە لە دەست ڕابردوو ئاماژەمان بەوە کرد. ئێستا بۆ دڵنیابوون لە ئەوەی کەوا بزانین چۆن پرسیاری حسابی لەسەر ئەو بابەتە حەل دەکرێت، پرسیارێکمان هەڵبژاردەیە کە جارێکیش لە وەزاری هاتیتەوە، یەک لە پرسیارەکانی ڕاهێنانەکەی کتابمانە کە بریتێ لە پرسیاری سێم لە ڕاهێنانی هەفتی دوو باز لە درزەکێکی لادان دەکات. درزەکێکی لادان پرسیاری سێ لە ڕاهێنانی هەفتی دوو. پرسیارەکە باز لەوە دەکات درزەکێکی لادانمان هەیە، ژمارەی درزەکەکانی 1555 درزی تێدایە لە 8 سانتیمەترێکی. ئەوە ژمارەی درزەکەکانە. بە ڕووناچێک ڕووناکراوە کە درێژی شەپۆڵی ڕووناچەکە چەندە 565 نانۆمەترە. چیتر؟ ئایا گەورەترین پلەی برژۆڵە، گەورەترین قوتابیان لێرە گەورەترین پلەی برژۆڵە داوا دەکات، واتە M گەورەترین پلەی برژۆڵە. باشە، گەورەترین پلەی برژۆڵە ڕووناک چەندە کە دەتوانرێت بەهۆی ئەم درزەکەەوە ببیندرێت. لێرە وەکو تێبینیەکی دایتەمە لە پرسیارەکە باس لەوە دەکات، دەڵێ بڕی ثێتا گۆشە، بڕی ثێتا، بڕی ساینی ثێتا ناکرێت لە یەک زیاتر بێت. طبعاً ئەمە ئەوە دەزانین چ کاتێک گۆشەی چ کاتێک ساینی گۆشە یاخود ساینی چ گۆشەیەک دەکاتەیەک، ساینی گۆشەی نۆهەت دەزانین دەکاتە یەک. ئەوە بەنسبەت ئەو بابەتە. ئێستا چۆن دەتوانین گەورەترین پلەی برژۆڵە لەم پرسیارە بدۆزینەوە؟ هەروەکو لە تازە باسمان کرد گوتمان هاوکێشەی دی ساینی ثێتا بەکاردێنین کە دەکاتە M لەمدا. باش، ئێستا لەو پرسیارە داواکراو بریتیە لە چێ؟ داواکراو بریتیە لە پلەی برژۆڵە کە بریتیە لە M. M دەکاتە چی؟ M دەکاتە درێژی شەپۆڵ لە خوارێ، دی ساینی ثێتا بەسەر دەکەوێت. M کە بریتیە لە پلەی برژۆڵە دەکاتە چی؟ دی کە دەکردە نەگۆڕی درزەک. هەروەکو تازە ئاماژەم پێ کرد گوتمان دی کە نەگۆڕی درزەکە دەکاتە یەک لەسەر ژمارەی درزەکەکان. کەواتە لێرە دەتوانم بڵێم دی دەکاتە چی؟ دی دەکاتە یەک لەسەر 1555. ئاگادار بن قوتابیان لێرە نووسراوە درز لەسەر سانتیمەتر، درز لەسەر سانتیمەتر. بۆ گۆڕینی سانتیمەترەکە بۆ مەتر ئەوە لێرەوە لە لای سەرەوە جارانی دەتوان سال دووی دەکەین تاوەکو ببێتە مەتر. کەواتە حەلی پرسیارەکە، شیکاری پرسیارەکە بەم شێوەیە دەبێت یەک لەسەر 1555 هەمووی جارانی دەتوان سال دووی دەکەین. باشە، بەنسبەت پێوانەی گۆشەکەش هەروەکو لە کتابەکە ئاماژەی پێکردیە ساینی نۆهەت بەکاردێنین کە دەکاتە یەک، و درێژی شەپۆڵەکەش بە هەمان شێوە نانۆمەترە. نانۆمەتر چۆن تەحویل دەبێت لە بۆ مەتر؟ دووبارە ئەوی جارانی دەتوان سالب چێ دەکەین؟ سالب نۆ دەکەین. دوای شیکارکردنی پرسیارەکە ژمارەی برژۆڵەکان 11.37 دەردەچێت، بە نزیکراوەی دەکاتە 11. کەواتە زۆرترین پلەی برژۆڵە یاخود گەورەترین پلەی برژۆڵە، گەورەترین پلەی برژۆڵە کە ئەگەری دروستبوونی هەیە لەو تاقیکردنەوەیە بریتیە لە 11 برژۆڵە، واتە 11 برژۆڵی ڕووناک لەسەر شاشەکە بە ئاسانی دەتوانرێت ببیندرێت. ئەوەی لێرە گرنگە بزانین قوتابیان، هەر کاتێک داوای پلەی برژۆڵە بکات و هەر کاتێک داوای ثێتا بکات واتە گۆشەکە بکات، وا پێویست دەکات یەکەکانی هەر یەکە لە درێژی شەپۆڵەکە، هەر یەکە لە یەکەی درزەکی لادان، هەر یەکە لەوانە تەوحید بکرێت، واتە یەکسان بکرێت، واتە پێویستە یەکەکان هەمووی بە مەتر یان بە سانتیمەتر یان بە هەر یەکێک کەوا بخۆت ئارەزوت لێرە. ئەوە بەنسبەت ئەو پرسیارەیان کەوا لە کتابەکەمان ڕۆک باسم کرد.
لە کتابەکەمان ساڵێک لە ساڵەکان لە پرسیاری وەزاری گەڕایتەوە ئاگادار بن تاوەکو پرسیارش بەدەستی خۆتان شیکار بکەن ئەوە زیاتر لە بابەتەکە بەتەکید شارەزا دەبن. زۆر باش. هەر لە ڕاهێنانەکە حەزم لەوێ پرسیارێشتریش شیکار بکەین ئەویش پرسیاری چوارەمی ڕاهێنانەکەیە ئەویش میتوێت پرسیارێکی گرنگە بەڕاستی قوتابیان ئەو دەدەێت ئەو پرسیارە شیکار بکەین بۆش زیاتر شارەزابووندا لە شیکارکردنی پرسیارەکانی درزەکی لادان. هەروەکو لە بیدایەتەوە ئاماژەم بەوە کرد ئەو پرسیارانەی کەوا درزەکی لادانیان پێدا بەکار هاتیە ناوی درزەکی لادان دێ ئاگادار بن. واتە لە پرسیارەکە کاتێک چۆن بزانم ئەوە درزەکی لادانە، چۆن بزانم ئەو یاسا ئەو هاتوشەیرۆ بەکاردێت ناوی درزەکی لادان لە پرسیارەکە دێت. هەروەکو تەماشاکی پرسیاری چوارەمی کتابەکەمان بکەین دەڵێت چی پرسیارەکەمان باز لە شەبەنجی جیوەیی دەکات کە درێژی شەپۆڵەکەی واتە لەمدا چەندە 546.1 نانۆمەترە. زۆر باشە. بەکار هێنرا لە درزەکێکی لادان هەمووشە واتە درزەکی لادان ناوی دێ ئاگادار بن درزەکی لادان ناوی هاتیە گۆشەلادانی برژۆڵەی ڕووناچی پلەیەک واتە پلەی برژۆڵەکە پلەی برژۆڵە ڕووناکەکە چەندە پلەی برژۆڵە ڕووناکەکە خۆی دەڵێ یەک واتە ئێمەکەمان یەکسانە بە یەک. گۆشەلادانەکەی چەندە؟ گۆشەلادانەکەی 21.2 پلەیە. ئایا ژمارەی درزەکەکان تەمەشا قوتابیان داواکراو لێرە بریتیە لە ژمارەی درزەکەکان ژمارەی درزەکەکان چەندە یان ژمارەی تاڵەکان یان ژمارەی هێڵەکان هەروەکو لە پێشووتریش ئاماژان پێکرد. ئێستا دووبارە لە بۆ شیکارکردنی ئەو پرسیارە تەمان ئەمە ئەوە دەزانین کاتی خۆی تازە پێشتر وەرمان گوتمان نەگۆڕی درزەک دەکاتە یەک لەسەر ژمارەی درزەکەکان لە بۆ دۆزینەوەی ژمارەی درزەکەکان دەکاتە هەڵگەڕاوەی نەگۆڕەکە واتە یەک لەسەر دی کەواتە بۆ ئەوەی ژمارەی درزەکەکان بدۆزمەوە سەرەتا دێم دی دەدۆزمەوە کە دەکاتە دووری نێوان هەموو دوو درزی یەک لە دوای یەک دوای ئەوە هەڵی دەگەڕێنمەوە ئەوە ژمارەی درزەکەکانم لە بۆ دەردەچین. سەرەتا هەروەکو تازە ئاماژەمان پێکرد دووبارەی یاسایەکە بەکاردێنینەوە دی ساینی تێتا یەکسانە بە ئێم لەمدا باشە و دی یەکسانە بە چی بابەجان دەکاتێ ئێم لەمدا بەسەر دەکەوێت ساینی گۆشەکە دەچێتە خوار دی یەکسانە ئێم لەمدا ئێم کە بریتە لە ژمارەی چێ ئێم بریتە لە ژمارەی برژۆڵەکە پلەی برژۆڵەکە کە یەکە درێژی شەپۆڵ تەمان لێرە ئەگەر تێبینێکی پرسیارەکە بکەم دەڵێ ژمارەی درزەکەکان لە سانتیمەترێک ئاگاداری ئەو تێبینێ بن ژمارەی درزەکەکان لە هەر سانتیمەترێکدا زۆر چاکە. دەتوانین بە چەند شێوازێک ئەو پرسیارە شیکار بکەین. یەک لە شێوازەکان ئەوەیە درێژی شەپۆڵەکە هەروەکو لێرە ئاماژەمان پێکردیە بە نانۆمەتر داگێت و 546.1 نانۆمەتر. نانۆمەتر بۆ ئەوی بیکەمە مەتر پێویستە جارانی دەتوان ساڵک نۆی بکەم. ئەدی ئەگەر بیکەمە سانتیمەتر چی؟ لۆ ڕاستەوخۆ بتوانم پرسیارەکە هەڵ بکەم. ئەگەر بیکەمە سانتیمەتر طبعا هەر مەترێک بۆ سانتیمەتر ئەوە جارانی دەتوان موجب دوی دەکەین موجبی دوو لەگەڵ سالبی نۆ دەبێتە سالب هەفت کەواتە دەتوانم ئەوە بە سالب هەفت دابنێم ئەوە ئەو کاتە دەبێتە سانتیمەتر. ئەوە یەک. ساینی گۆشەکەمان ساینی چەند دەکات؟ ساینی گۆشەکەمان 21.2. ئەو ژمارەیە کە لێرە دەردەچی ئەو ژمارەیە کە لێرە دەردەچی ئەو ژمارەیە کە لە لێرە دەردەچی دەتوانم هەڵی گەڕێنمەوە ئەو کاتە ژمارەی درزەکەکانی پێ بدۆزمەوە کە دەکاتە یەک لەسەر ژمارەی دەرچوو لێرە چەندە ئەو کاتە ژمارەی درزەکەکان دەردەچی 6,262 درز لە هەر سانتیمەترێکی. ئەو کاتە توانیمان ژمارەی درزەکەکان دەبینم هەروەکو ئاماژەم پێکرد سەرەتا نەگۆڕی درزەکەکە دەدۆزینەوە دی طبعا لێرە بە سانتیمەتر دەردەچی ئاگادار بن لە بۆ قوتابیان دوای ئەوەی کەوا بە سانتیمەتر دەرچوو هەڵی دەگەڕێنمەوە لە دوای ئەوەی کەوا هەڵی دەگەڕێنمەوە ژمارەی درزەکەکان لە بۆ دەردەچی لەجێ لە هەر سانتیمەترێک. ئەوە بەنسبەت شیکارکردنی ئەو پرسیارە کە قوتابیان پێویستە دووبارە ئەو باز دەکەمەوە قوتابیەکان پێویستە زیاتر بەدەستی خۆیان پرسیارەکان شیکار بکەن لۆ ئەوەی زیاتر شارەزا بن
لەو حەلکردنی پرسیارەکان. ئەوە بەنسبەت پرسیار لەسەر درزە چیلاکان. ئەوە پرسیارێکی زۆرمان هەیە لەسەر درزە چیلاکان. هیوادارم قوتابیان بتوانن زیاتر شیکاریان بکەن بۆی زیاتر لە شیکارکردنی پرسیارەکان شارەزا بن. زۆر باشە. هەر لەسەر بابەتی درزە چیلادان لە کۆتایی بەشەکە چەند پرسیارێکمان هەیە هەوڵ دەدەین ئەو پرسیارانە حەڵکی لە قوتابیان لۆی بەتابەتی ئەو پرسیارانەیەکەوە گرفتیان هەیە یاخود ئەو پرسیارانەیەکەوە فکرە و بیرۆکەی نوێیان هەیە ئینشاءڵڵا لە کۆتایی ئەو بەشە هەوڵ دەدەم شیکاریان بکەین. لەسەر کەرتی سێمی ئەو بەشە تۆزێک قسە دەکەین ئەویش کە بریتێ لە لەیزەر بابزانی لەیزەر چییە و هەروەها لەیزەر کە وشەی لەیزەر لە چیەوە هاتیە و دەستگای لەیزەر چییە و جیاوازی ڕووناچی لەیزەر لەگەڵ ڕووناچیی ئاسایی چییە؟ ئێستا دێم ئەوە زیاتر ڕوون دەکەینەوە لە کەرتی سێیەمی بەشی هەفتەم. باش بەنسبەت لەیزەر کە بریتێ لە بەندی هەفتی سێی کتابەکەمان لەیزەر وشەی لەیزەر لە ئینگلیزیەکەی بریتێ لە LASER. طبعا وشەی لەیزەر کورتکراوەی پێنج وشەی ئینگلیزیە کە بریتێ لە Light Amplification by Stimulated Emission of Radiation. ئەوە کورتکراوەی وشەی لەیزەرە. ئەگەر تەماشاچی یەکەم پیتی وشەی لەیزەر بکەین کە بریتێ لە L لە Light هاتیە واتە ڕووناچی کورتکراوەکەی کە بریتێ لە لەیزەر Light Amplification واتە بەتینکردنی ڕووناچی. بەتینکردنی چێ؟ بەتینکردنی ڕووناچی. بەهۆی چێوە ئەو ڕووناچە بەتین دەکرێت؟ بەهۆی بزوێنە دەرچوونی تشکدانەوە. واتە پێناسەی لەیزەر ئەوەی کە لە کتابەکەمان پێناسی کردووە بریتە لە چێ؟ بەتینکردنی ڕووناچی بەهۆی بزوێنە دەرچوونی تشکدانەوە. قوتابیان ئەگەر هاتوو بین مقارنەیەک یاخود جیاوازیەک لە نێوان تیشتی ڕووناچی یاخود ڕووناچی ئاسایی لەگەڵ ڕووناچی لەیزەر یاخود لەگەڵ تیشتی لەیزەر بکەین ئەوە دەتوانین لە چەند خاڵێکدا کۆیان بکەینەوە. یەک لەوان ئەو ڕووناچیانەی کەوا لە دەور و پشتمانن چ ڕووناچی خۆربی چ ڕووناچی ئەو گڵۆپە ئاساییانە بیکەوە بەکاری دێنین هەموو ئەو ڕووناچیانە ڕووناچی ئاساییە. هەموو ئەو ڕووناچیانە ڕووناچی ناهاوبارن. هەموو ئەو ڕووناچیانە پێک هاتوون لە چەند درێژی شەپۆڵێکی دیاریکراو. هەموو ئەو ڕووناچیانە توندەکانیان کەمە و هەروەها بەیەکداچوون لە بینی ئەو ڕووناچیانە هەمیشە بەیەکداچوونەکەیان لە ناوبەریشی هەیە و دروستکەریشی هەیە. واتە دەتوانم بڵێم ئەو ڕووناچی ئاساییانە هەمویان ڕووناچی ناهاوبارن. بەڵام ئەگەر بین تەماشاکی ڕووناچی لەیزەر بکەین ڕووناچی لەیزەر هەمیشە ڕووناچیەکی هاوبارە هەمیشە ڕەوگەنە گۆڕە هەمیشە ڕووناچیەکە دەتوانرێت ئاراستە بکرێت لە بۆ نمونە ئێستا دەچین نمونە لەسەر ئاراستەکردنی لەیزەر وەردەگرین هەمیشە ڕووناچی لەیزەر فرعانەکەی زۆرە و هەروەها توندەکەی زۆرە و هەمیشە ڕووناچی لەیزەر لە بەیەکداچوونەکەی بەیەکداچوونێکی دروستکەرە. هەر لەبەر ئەوەشە پێشتری ئاماژەم پێکرد دەتوانرێت زۆر بە ئاسانی ڕووناچی لەیزەر لە بۆ دیاردەی بەیەکداچوون و هەروەها لە بۆ لادان لە درزەکی لادان بەکاربێ و هەروەها بژۆ لە ڕووناک و تاریکەکانیش بە ئاسانی دەتوانرێت ببینرێت. ئەوە وەکو لەیزەر وەکو پێناسەیەک لە بۆ لەیزەر و هەروەها بەراوردێکی لەیزەر لەگەڵ چێ؟ بەراوردێکی لەیزەر لەگەڵ ڕووناچی ئاسایی. جگە لەوە دەستگایەکمان هەیە پێی دەوترێت دەستگای لەیزەر. دەستگای لەیزەر ئەو جیهازەی ئەو ئامێرەی کەوا لەیزەر دروست دەکات. دەستگای لەیزەر دەستگایەکی ڕووناچی هاوبارە دەستگایەکی ڕووناچیە دەستگایەکە عفو بگورن دەستگایەکە ڕووناچیی هاوباری تاکشەپۆڵ بەرهەمدەینی واتە ڕووناچی واتە لەیزەر دەستگای لەیزەر دەتوانم بڵێم ڕووناچیەکی چۆنمان لۆ بەرهەمدەینی هەم هاوبار هەم تاکشەپۆڵ بەرهەمدەینتن. زۆر باشە. لە ڕووی پێکهاتن بابزانی لەیزەر لە چی پێک دێت؟ کەواتە ئەوەی لێرە گرنگ بوو زانیمان لە لەیزەر وتمان لەیزەر بەتینکردنی ڕووناچیە بەهۆی بزوێنە دەرچوونی بەهۆی بزوێنە دەرچوونەوە و هەروەها دەستگای لەیزەر چی بوو؟ ئەو دەستگایە بوو کە دەتوانرێت تیایدا ڕووناچیەکی هاوباری تاکشەپۆڵ بەرهەم بێت.
لەوەی پێکهاتن پێکهاتی دەستگای لەیزەر دەستگای لەیزەر لە چی پێک دێت دەستگای لەیزەر لە چی پێک دێت دەستگای لەیزەر لەوەی پێکهاتنەوە پێکهاتێ لە چەند بەشێک بەشێکیان بریتیە پێی دەگوترێت ناوەندی چالاک ئەوەیە ناوەندی چالاکی لەیزەری پێ دەگوترێت ئەوە یەک ئەو ناوەندە چالاکەی لێزەر لە نێوان دوو ئاوێنە دانراوە ئەوە ئاوێنەیەکیان ئەوەشیان ئاوێنەی دووەم هەرێک لەو ئاوێنانە ڕووناچی دەرەوەنە ئاوێنەیەکیان ئەو ئاوێنەیان پێی دەگوترێت ئاوێنەیەکی ڕوون یاخود ئاوێنەیەکی ڕووناچی دەرەوەی تەواو ڕووناچی دەرەوەی تەواو واتە ڕووناچی دەرەوەکەی نزیکەی 100%. بەڵام ئاوێنەی دووەمیان ئەوەیان پێی دەگوترێت نیمچە ڕوون یاخود نیمچە ڕووناچی دەر مەبەست لە نیمچە ڕووناچی دەر واتە ڕووناچی دانەوەکەی کەمترە لە 100%. ئەوە کەواتە پێکهاتی دەستگای لێزەر بریتیە لە یەکەمیان ناوەندێکی چالاک دوو ئاوێنە باشە چی تریشی هەیە لە پێکهاتەکەی بەتەکید سەرچاوەیەکی وزەیەشی هەیە سەرچاوەی وزە ئەوە پێکهاتەکانی چێنە پێکهاتەکانی دەستگای لێزەرە بە شێوەیەکی ئاسانکاری باشە ناوەندی چالاک لە دەستگای لێزەر ئیشی ناوەندی چالاک چییە؟ ئیشی بەرهەمهێنانی چێە؟ بەرهەمهێنانی شەپۆڵێکی هاوبارە و هەروەها ڕووناچێکی یاخود شەپۆڵێکی تاگڕەنگ بەرهەمدێنی شەپۆڵەکەی تاگڕەنگە هاوبارە و هەروەها بەتینە ئەوە یەک ئیشی دوو ئاوێنەکە چیە؟ ئاوێنەکان بە بەردەوام ئەو ڕووناچەی کە لە ناوەندە چالاکەوە بەرهەمدێ و دەردەچیت بە هەرێک لەو ئاوێنانە دەکەوێت ئاوێنەکان جاریشتر ڕووناچەکە دەگەڕێنەوە ناو ناوەندە چالاکەی بۆ ئەوەی لە ناو ناوەندە چالاکەی زیاتر ئەو ڕووناچە تون بکرێت بەهێز بکرێت. باش سەرچاوەی وزە عادەتەن لە لەیزەر یان ئەوە تەیە سەرچاوەکە سەرچاوەیەکی ڕووناچیە واتە لەوانەیە سەرچاوەکە سەرچاوەیەکی ڕووناچی بین یان ئەوە تەیە سەرچاوەکە کارەباییە یان ئەوە تەیە سەرچاوەکەمان سەرچاوەیەکی کیمیاییە. یەکێک لەو سەرچاوانە یان ڕووناک یان کارەبایی یان کیمیایی وەکو سەرچاوەیەکی وزە دەدرێتە ناو ناوەندە چالاکەکەی زۆر باشە. ئەوە لە ڕووی پێکهات کەواتە پێکهاتی دەستگای لێزەر هەروەکو تازە باسم کرد ناوەندی چالاک و هەروەها دوو ئاوێنە و هەروەها سەرچاوەیەکی وزە لێ بەستراوە. ئەوە بەنسبەت پێکهاتی ناوەندی چالاک هەروەکو لە کتابەکەمان زیاتر باسی کردیان. تایبەتمەندیەکانی ئەو جارە دەچینە سەر تایبەتمەندیەکانی لەیزەر یاخود تیشکی لەیزەر. تایبەتمەندیەکانی تیشکی لەیزەر چییە؟ ئەو تیشکە هەروەکو لە کتابەکەمان ئاماژەی کردیە ئەو تیشکی لەیزەر هاوبارە هەمیشە هاوبارە و هەروەها تاک شەپۆڵە یاخود تاک ڕەنگە و ئاراستە دەکرێت بۆ شوێنێکی دوور و هەروەها توندەکەشی زۆرە. ئەوە بەنسبەت با بڵێین سیفەتەکانی یاخود سیفەتە جیاکراوەکانی چێت؟ سیفەتە جیاکراوەکانی ڕووناچی لەیزەر. بەنسبەت ناوەندی چالاکەکە هەمیشە ناوەندی چالاک یان ئەوە تەیە مادەیەکی ڕەقە یان ئەوە تەیە مادەیەکی شلیە یان ئەوە تەیە مادەیەکی گازیە. هەر لەبەر ئەوەیە چەندان جۆر لەیزەرمان هەیە لەیزەری وامان هەیە لە دۆخی ڕەقیە و مەبەستم ئەوەیە ناوەندە چالاکەی مادەیەکی ڕەقە لەیزەری وامان هەیە ناوەندە چالاکەی مادەیەکی شلە و هەروەها لەیزەریشمان هەیە ناوەندە چالاکەی لە جۆرە گازێک پێکاتیە لە بۆ نمونە CO2مان هەیە لە بۆ نمونە چەندان گازی ترمان هەیە کە ناوەندی چالاکی لەیزەری لێ دروست دەکرێت. طبعا هەروەکو ئاماژەم پێکرد گوتمان تایبەتمەندیەکان لە تیشکی لەیزەر یەکەمیان هاوباریە دووەمیان تاک شەپۆڵیە یاخود تاک ڕەنگیە سێیەمینیان ئاراستەیە واتە ئاراستە دەکرێت
و هەروەها چوارەمینیان توندیشی زۆرە. ئەوە لە ڕووی تایبەتمەندیەکانی لەیزەر. بەنسبەت ناوەندە چالاکەکەی جۆری ناوەندە چالاکەمان دیاری کرد و هەروەها چیتر لە لەیزەر گرنگە بزانین جۆری ناوەندە چالاکی کە ئایا ڕقە یان شلە یان گازیە چیمان بۆ دیاری دەکات درێژی شەپۆڵی ڕووناچیەکەمان لە بۆ دیاری دەکات. کەواتە دەتوانین بڵێن جۆری ناوەندی چالاک لە دەستگای لەیزەر چیمان بۆ دیاری دەکات درێژی شەپۆڵی لەیزەرەکەمان دیاری دەکات. یعنی چۆن بەبەستمان چێ لە قسەیە لە بۆ نمونە درێژی شەپۆڵی لەیزەر تقریبا لە منطقەی خواردسوورەوە دەست پێ دەکات. خواردسوور تاوەکو دەگاتە ئەکسڕێ تاوەکو دەگاتە تیشتی ئەکس واتە ناوچەیەکی فراوانی درێژی شەپۆڵی هەیە. هەر لەبەر ئەوەیە مەسەلەن لە بۆ نمونە درێژی شەپۆڵ لەیزەرمان هەیە بینراوە وەکو ئەوەی کە ئێستا ڕۆژانە لەوانەیە ببینن لەیزەرمان هەیە ڕەنگەکەی سوورە هەمانە سەوزە هەمانە شینە بە هەمان شێوە لەیزەرمان هەیە نەبینراوە بە تایبەتی ئەو لەیزەرانی کەوا لە بۆ مەسائیلی طبی بەکاردێت ئەوانە زۆربیان ئەو لەیزەرانە کەوا بە چاو نابینرێت. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە لە مەودای بینراو دەردەچن شەپۆڵەکانیان. زۆر باشە. هەموو ئەو لەیزەرانەی کەوا هەیە لە دنیا لەسەر دوو بنچینە ئیش دەکەن. بنچینەیەکیان بریتێ لە وزە هەڵبژین واتە وزە هەڵدەبژی وزەکە لە چێوە هەڵدەبژی دوای ئەوەی کەوا لەسەر چاوەی وزەکەوە وزە دەدرێتە ناوەندە چالاکە وزەکە هەڵدەبژی. دوای ئەوەی کەوا وزەکەی هەڵبژی با بڵێین بەشی دووەمی ئیشکردنی لەیزەر ئەویش بریتێ لە چی؟ بریتێ لە تیشکدان. واتە دوای ئەوەی کەوا وزەکەی هەڵبژی چی بەسەردێت؟ تیشک دەداتن. دوو جۆر تیشکدانیش لە ناوەندی چالاک ڕوو دەدات. تیشکدانێکیان پێی دەگوترێت لە خۆ تیشکدان، تیشکدانی دووەمینیشیان بریتێ لە خۆ بزوێنە تیشکدان کە هەموو دەستگای لێزەر لەسەر بزوێنە تیشکدان پشت بە بزوێنە تیشکدان دەبەستن. کەواتە هەروەکو لە کتابەکەمان ئاماژەی پێکردیە ڕێگەی ئیشکردنی بنچینەی لەیزەر ڕێگەی ئیش پێکردنی لەیزەر لەسەر دوو هۆکاربەندە یەکەمیان وزە هەڵمژین ئەوی تریشیان وزە تیشکدان یاخود تیشکدانی وزە تیشکدانەکەش هەروەکو ئاماژەم پێکرد دابەش دەبێتە بۆ دوو جۆرێکیان پێی دەگوترێت چی؟ پێی دەگوترێت تیشکدان لە خۆوە تیشکدان ئەوی تریشیان بریتە لە بزوێنە تیشکدان. کامەیان گرنگە لە بۆ لەیزەر؟ بزوێنە تیشکدان گرنگە هەروەکو لە پێناسکە ئاماژەی پێکردیە هەموو ئەو لێزەرانێکەوە بەرهەم دێن زیاتر احتیمالیان لەسەر بزوێنە تیشکدانە. هۆکاری چێ لەسەر بزوێنە تیشکدانە؟ چونکە لە بزوێنە تیشکدان ڕووناچی هاوبار بەرهەم دێت. ئەوە هۆکارێکی. کەواتە بزوێنە تیشکدان هۆکارێکی گرنگە لە بۆ ئەوەی بتوانی ڕێگەی ئیشپێکردنی لەیزەری لەسەر بنیاد بدرێت. ئەوە بەنسبەت لەیزەر لە ڕووی پێکهات و هەروەها لە ڕووی ئیشکردن و هەروەها لە ڕووی درێژی شەپۆڵ و لە ڕووی پێکهاتەکانیش کە ئاماژەمان پێکرد. ئەوەی کە گرنگە لێرە زیاتر ئاماژەی پێ بکەین بێجگە لە لەیزەر دەستگایەکی ترمان هەیە هەروەکو لە کتابەکەمان ئاماژەی پێکردیە ئەویش بریتێ لە دەستگای مەیزەر. دەستگای مەیزەر دەستگایەکە کە زیاتر شەپۆڵە مایکرۆیەکان بەتین دەگات. واتە جیا لە لەیزەر دەستگایەکی ترمان هەیە یان ئامێرێکی ترمان هەیە ئەویش بریتێ لە دەستگای مەیزەر. دەستگای مەیزەر مایکرۆوەیڤە زیاتر دەستگای مەیزەر. دەستگای مەیزەر زیاتر چ بەتین دەکات؟ دەستگایەکە لە کتابەکەتان وەکو پێناسێکی هەیە شەپۆڵە مایکرۆیەکان چ لێ دەکات؟
بەتین دەکات. لەیزەر شەپۆڵی ڕووناچی بەتین دەکات، بەڵام دەستگای مەیزەر چێ بەتین دەکات؟ شەپۆڵە مایکرۆیەکان بەتین دەکات. طبعا لێرە هەر لەبەر ئەوەشە دەستگای مەیزەر مەودای ئیشکردنەکەی مەودای شەپۆڵەکانی مەودای شەپۆڵی دەستگای مەیزەر کام شەپۆڵە؟ شەپۆڵە مایکرۆیەکانە. شەپۆڵە مایکرۆیەکانە. شەپۆڵە وردینەکانیش پێ دەگوترێت مایکرۆیەکان. واتە وەکو پرسیار لە وەزاری هاتیتەوە دەڵێتی لە مەودای کام لەم شەپۆڵانی خوارەوە دەستگای مەیزەر ئیش دەکات بە تەکید لە شەپۆڵە مایکرۆیەکان کار دەکات. ئەوەش مەیزەر. پاشان ئەوەی کە تا ئێستا لە دەستگای مەیزەر هاتیتەوە و یاخود هەبی لە کتابەکەمان تەنها وەکو پێناسەکەی و هەروەها مەودای ئیشکردنەکەی لە چ مەودای ئیش دەکات لە قوتابیان ئەوە گرنگە و پرسیاری وەزاریشی لەسەر هاتیتەوە. کۆتا بابەت لەسەر بەشی هەفتەم ئەویش بریتە لە بەکارهێنانەکانی لەیزەر هەروەکو ئاماژە هەروەکو لاتان ڕوون و ئاشکرایە لەیزەر یاخود تیشتی لەیزەر زۆر بەکارهێنانی هەیە بە تایبەتی ئەوڕۆ لە ژیانی ڕۆژانەمان لەیزەر لەبەر ئەوەی ڕووناچیی هاوبار و تاکڕەنجی هەیە، لەبەر ئەوەی تاکشەپۆڵی هەیە، لەبەر ئەوەی ئاراستە دەکرێت بە هەمان شێوە دەتوانرێت بەکارهێنانیشی لە زۆر بواردا بەکاردێت. لە بۆ نمونە لە گەردووناسیدا بۆ یەکەم جار بەکارهێنا لە بۆ دیاریکردنی دووری نێوان مانگ لەگەڵ زەوی و هەروەها لە زەوی ناسیدا جیۆلۆجی لە بۆ دیاریکردنی چی بەکاردێت لە زەوی ناسی بۆ پێوانەکردنی ئەو گۆڕانانەی کەوا لە توێکەوتی زەوی ڕوو دەدەن لە بۆ دیاریکردنی با بڵێن دۆزینەوەی نەفرت و هەروەها لە بۆ دیاریکردنی ئەو تلیشقانەی کەوا لە ژێرەوەی زەوی ڕوو دەدەن کە لە بنەهۆکاری بوومەلەرزە لە داهاتوودا و هەروەها لە مەسائلی نۆژداری لە تۆپ طبعا ئەوڕۆ لە تۆپ بە شێوەیەکی بەرفرەوان بەکاردێت هەم لە ڕووی مەسەن لە بۆ نمونە لادانی بەڵی پێستا لە بۆ چاکردنەوەی چاوە لە بۆ لابردنی خانە با بڵێن شێرپەنجەیەکانە لە زۆر لە سمینی چاوە ئەوان ڕابێتەوە ئەوانەی کەوا با بڵێن چاوخێلیە ئەوانە هەمووی لە بەکارهێنانەکانی لەیزەر بەکاردێت. ڕۆژانەش بە خۆمان دەیبینین لە سوپەرمارکێتەکان کاتێک دەگەێت لای کاشێرەکە ئەو بەرهەمەی کەوا بەکاری دێنی ئەو خواردنەی کەوا دەکڕیتت لە بۆ نمونە ئەوچی لەسەرە چ پێ دەڵێن بارکۆدێکی لەسەرە ئەو بارکۆدێکەوە لەسەر خواردەمەنیەکانە لەسەر ئەو شتێک کە دەیکڕی ئەو بارکۆدە لە جیهازێکی بەردەمی دەدا ئەویش بەهۆی لێزەرەوە دەتوانرێت نرخی ئەو شتمەکەی کەوا دەیکڕین با بڵێن دیاری بکات. کەواتە لە ڕووی بەکارهێنان لێزەر زۆر بەکارهێنانی هەیە. ئەوە لە کتابەکە ئیشارەتی پێکراوە ئەمەش لێرە لەسەر مەرجەمەکە ئیشارەتمان بە هەموو ئەو بەکارهێنانێک کردیەکەوە لە کتابەکەت ئاماژەی پێکراوە. ئەوە دەربارەی لێزەر کورتەیەک لەسەر لێزەر ئەوەی کەوا لە کتابەکەمان هەیە توانیمان دەری بخەین. تەواان لێزەر بابەتێکی زۆر فراوانە دەتوانرێت زۆر شتی تری لەسەر باس بکرێت، بەڵام ئەوەی کە لە کتابەکەتان هەیە ئەوەندەی تێدا باس بکرێت. هیوادارین سوودێکی باشتان وەرگرتمی لە دەرسەکان و لەوانەکان ببێتە مراجعەیەک و پێداچوونەوەیەک لە بۆ بەشەکە و توانی بم بابەتەکان زیاتر و جوانتر ڕوونمان کردیتەوە بە هیوای سوود وەرگرتن بۆ هەموو لایەک تا دەرسێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.